باشە گۆشتی خۆی هەر بۆ باشە گۆشتی خۆ هەر بۆ دادن ماشەڵا گۆشتێکی زۆر کۆکرایتەوە ئەو ساڵ پێت وایە ئەو نەریتە کە بەو شێوە بەردەوامە لە ساڵانی ڕابردوو هەر ئاوا بوو ئەم ساڵش هەر بەردەوامە بەشی زۆری گۆشتی کە لێرە ینی شێواز دابشکردنەکەی چۆنە بێت بۆمسەرە کاکە پێشەکەی بەخێرنا دەکەین جەژتان پیرۆز بی خۆشحال بووین ئەمە دابوو نەریتێکە لە سرێشمە لە باو باپینان ماڵۆمەکەەوە بە جۆرەی ڕێنمایەکانی تەندروستی ئێمە دەبی ئەو گۆشتەی لەسەر بڕەخانەکان برێم هەور دەکەین اینجا دینەوە ماڵێرە مالش بەشی خۆمان دەژێرنەوە ئەوە کەیت کە دینە لێرە کۆی دەکەینەوە ئەوە کای دیکا برێم لە ژێر برێم قایمە هەیە لە ژێر قایمی بایعی مەسەد لە ڕێ مامەستا ئەرشەد و کاک فەرەنج مختار ئەوانە ژمارەی مارەکان هەمووی دیارە مەسەد ئەنی چەند ماڵە بە ژمارە بە نووسینەوەی هەمووی بە قەڵەمە هەموو بە مەزبوطی نووسرا هەموو بە قەڵەمە لە قایمەک دانراوە مەقسەد گەڕک بە گەڕک هەمووی دابش دەکرێت پاشان کە دابش کرا ژمارە تەلەفۆن هەیە فەرەنج مختار هەر مارێک هەتاوەکو برێم 24 ساعت کە هەر مالێک بزانە لۆی نەچوو یافت ئەو ماڵە سەردانی شوێنێککە کردی ماڵەکان چۆربی کاکە تەلەفۆن لۆ فەرەنج دەکەن ئێمە بەشی خۆمان وەرنەگرتووە باش ئەوانەی کە لێرەشینە لە بە سەردان ڕۆشتون حسابی ئەوانەشەکەی هەر بۆیان حسابی ئەوانەش دەکرێت پێم گوتی ژمارە تەلەفۆنی فەرەنجی کراوەیە هەر مارێک ئستا چوو بتە سەردانی خزمە باشە گۆشتی خۆی هەر بۆ باشە گۆشتی خۆ هەر بۆ دادن ئێستا لێرە برێم هەموو مارێک دەبی بەش گۆشتی خۆی وەربگرێت لە هەما کاتە 4-5 کیلۆی بەرەکەوێت ئەو زۆری بۆ ماڵێ بۆ دابش شوێنی تری ناکە وەڵا هێزە ئەوەش دەگەڕێتەوە سەر جماعەتی لیژنە و کاک فەرەنگ و ئەوانە ئەگەر بۆ نمونەگە زیاد بوو مەقسەد ئێستا گوند هەیە لێرە دەربەندۆکە خەلانە لێرە میرە دەتوانین ئەگەر لێرە زیادی کرد بەشیوانش بدەیت طبعاً ئەوەش هەیە دراوسێ لەوانەکە لە پێشترە